سڵاوی کامەران حاجیۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە سەرنجتان بۆ کەیسێکی تایبەت ڕادەکێشم. پۆلیس ئاگاداری کردینەوە کە خاوەندوکانێکی بەرگدورو هەڵساوە بەگرتنی دیمەنی ئەو ئافرەتانەی لە کاتی خۆگۆڕینی جلەکانیاندا لە نێو دوکانەکە ئەم ڤیدیۆیەی گرتووە. بابزانین ئەم تاوانانە چۆن ئەنجام درراوە، ئەو کەسەی ئەو کارەی کردووە چ مەبەستێکی هەبووە لە دوکانەکەی ئافرەتێک کە لە کاتی خۆگۆڕیندا بە کامیرا وێنەی بکێشێ. شاید حاڵەکان چۆن باسی ئەم ڕووداوە دەکەن، پۆلیس چی کردووە و چۆن تاوانبار دەژیر کراوە. ئەمە شوێنی ڕووداوەکەیە. تۆمەتبار لێرە دوکانێکی هەیە بە حیساب کاری جلی دوورین دەکا، جلی تایبەت بە ئافرەتان. لەم شوێنەدا تاوانەکەی ئەنجام داوە. لێرەدا ینی بەر لەوەی من بچمە ژۆر دیارە پۆلیس خەریکی کەشف دەلالەیە، تاوانبارەکە هاتووە تعاملی لەگەڵ دەکەن چۆن تاوانەکە کراوە چۆن نەکراوە. ئێمەش ئەمە بە دەرفەت دەزانین بچینە ژوورەوە. شاید حاڵک هەیە لە ژوورەوە باز لە چۆنێتی ڕووداوەکە دەکات، تەواوی زانیاریەکانی هەیە. لەم شوێنەدا کە شوێنی جلوبەرگ دوورینە وەکو دەبینن دوو مەکینە لێرپانەیە، هەندێک جلی ئافرەتان هەیە. ڕووداوەکە بزەبت لەم پشتەوە بووە. شوێنی خۆگۆڕین لێرەیە، پەردەیەکی داناوە لە بەرامبەر پەردەکە برێم هەلەو شوێنێک کە خۆی گۆڕیوە کامیرەی لەم بەرە داناوە. شاید حاڵەکە لە ژوورەوەیە دەمەوێت قسەی لەگەڵدا بکەم. بزەبت چی کردووە؟ کامیرەی لێرە داناوە؟ بەڵێ کاکەوانە ڕووداوەکە بەو شێوەیە دیار ئافرەتێک دێت تێرانە ئێرە بەرگدووی ئافرەتانە بە بۆ چاکردنی جلوبەرجی ئافرەتان. دوای ئافرەتەکە جلەکەی دەداتە ئەو خەیاتە تاکو جلەکەی بۆ چاکە، کە جلەکەی بۆ چادەکە دێتەوە ئەو شوێنە کە شوێنش تایبەتە بە خۆگۆڕین و پەردەی هەیە داپۆشراوە گوایە بەڕۆ زەوت بەو شێوەشە. دوای ئافرەتەکە دێتە ژوورەوە بەبەستی تێزکردنی جلەکانی بگۆڕیتن. پێش ئەو کاتە ئەو خەیاتە مۆبایلش لەو شوێنە دادنێتن، لەو شوێنەکەگە تەسویر بکرێ لەو شوێنە دادنێتن، هەروەکو لە تەسوورەکان دەردەسیتن. ئینجا مۆبایلەکە دادنێتن سابتی دەکا هەندێک کەلوپەلی دێختە پێش مۆبایلەکەی تەنها بەم شێوێ دادنێتن. بەڵێ دواتە پێم وایە هەر لە تەسویرەکە وەکو ئەوە بووە تۆزێک جلوبەرگ و ئەو شتانە لە پێش کامێرەکەی دادنێتن کە پێش مۆبایلەکەی تاکو بەس کامێرەکەی دیار بیتن ئەو شخصە بیەوێتن ئەو ئافرەتە تەسویر بکاتن. دوای ئەوە کەشف دەبێت. کەشفەکەی بەو شێوەیە بۆ دوای ئافرەتەکە سەیری ئاوێنەی کردووە جلەکانی تێز بکاتون لە بەری ئەوانەی بکاتن. لە ئاوێنەکە دەبینیتن لە پشتە خۆی کامێرەی مۆبایل دانراوە لە پشتە خۆی و شاردراوەتەوە سیر دەکاتن بزەبت لەسەر تەسویریە. کەوایە و ئافرەتەی بۆتە قوربانی لەم ئاوێنەوە لەو ئاوێنەوە کەشف بووە بەهۆی ئاوێنەکەەوە سەیری کردیە مۆبایلەکە لە دواندا. بە تەسەووڕی تۆ کەسێک کام کارە بکە ئەمە یەکەم جاری بووە یان پێشتر کاری وای کردووە؟ واللهی نازانم، یان هەندێک شت هەیە دیارە باگراوندێک دیارە فکرێکی هەبووە عەزێکی هەبووە لە بە ویشەی تاوکۆ ویشەی بکاتن احتیمالە بڕیارێکی پێش وەختەش هەبوو بیتن. باشە بەڵام لێرە هیچ کامیرەشی لێ نییە، کامیرەی ینی سابت ئاشکرا لە دوکانەکە هیچ کامیرەیەک نییە بە ئەنقەز مۆبایلی دانا، مۆبایلەکەی بانقەز داناوە لەسەر تەسویر و شاردراوەتەوە. ئەو شوێنە تایبەتە بە خۆگۆڕین و تێزکردنی جلی ئەو شخصانی ئافرەتن کە دێن ئێرانە. پۆلیس لە نێو مۆبایلەکەی چی دۆزیەوە؟ چی تێدا هەبوو وەختی کە مۆبایلەکەی دەستکەوت؟ بەڵێ دوای ئەوەی کە ئەو ئافرەتانە سکا هاتن چین بۆ بنکەی پۆلیس سکاڵای تۆمار کرد لێکۆڵینەوەیان کرد لەناو مۆبایلەکەی گرتەی ڤیددیۆی تێدا بوو کە لە شوێنە دانرایتەوە مۆبایلی ئەو خەیاتە و هەندێک ڕسمی عیلی و منداڵ و ئەوانەشی تێدا باشە جلەکەی ئەو کاتەی کە ئافرەتەکە خۆی گۆڕیوە لە کاتی خۆگۆڕینەکە ئەم گرتە ڤیددیۆ تۆمان کرابوو؟
ئەو گرتە ڤیددیۆە تەسوور نەکرا نەخێر یعنی تێدا نەبوو تێدا نەبوو بەس ڕەش کرابەوە چی بوو نەخی ڕژ نەکرابەوە بەس دیارە ئەو کاتی مۆبایلەکە دادنێتەوە تەسوور دەکا بۆ ماوەی دەقەیەک و سی چرکە کە وەکو پۆلیس پێیان ڕاگەیاندین دەقەیەک و سی چرکە تەسوور دەکا دوای ئەوە تەسوورەکە ڕادەوەست لە بەرەوەی مۆبایلەکەی خەزنی نماوە میمۆرەکەی زاکەرەی پڕ بووە و لەوە زیاتر خەزی نەکرێ بەس مەبەستیەوە بووە تەسووری ئافرەتێ بکرێت باشە تەسویر کراوە ڤیددیۆیەکەش یەخولەک و سی چرکە تۆمار کراوە باشە پێم بڵێ بێجگە لەوە ئافرەتە ناونشانی ئافرەتی دیکەش تێدا بوو بەڵێ بەڵێ چەندین ژمارە مۆبایلی تێدا و دیارەوە بەخۆی خەیاتەکی ئافرەتانە چەندین مشتری دیکەی هەبووە معاملی دیکەی هەبووە ئافرەتی دیکە هاتینە لای ئەو خەیاتێ جلوبەرگشتوالان چاکریار وەکو پۆلیس کەواتە ئەمە یەکەم تاوانی نییە ئەنجامی دای بە بۆ چوونی بەڵێ بەڵێ تەسەوڕ ناکە یەکەم تاوانی بێ ینی پێشتر باگراوندێکی هەبوو باگراوندێکی دیارە هەبووە لەو ئیشەیدا لە ئەوی شەشی کردی ئەجینە ئافرەتێک دێتە لات وەکو ئەمانەت دێتە لات وەکو ئەمانەت دەبێت تەعامل لەگە بکەیت باشە تۆ وەکو شاید حاڵێک ڕێنمایی چیە بۆ ئافرەتان قوربەسەری هاتووە جلێک چا دەکە ینی جلێک چا دەکە ڕێنمایی چیە لە ئافرەت ئەو شوێنەی کە خۆی دەگۆڕێ چی بکە سەیری بکە خۆی بگۆڕێ نەگۆڕێ وڵای ڕێنماییمە ئەوەیە ینی ئافرەت دیارە چاوی لەسەرە و کە دێنە لای پیاوانش هەتا پێیان بکرێت تا پێیان بکرێ عەزەری خۆیان وەربگرن و باشتریشە دەستن بستن لای کەسێکە بیناسن لە ڕووی ئاداب و ئەخلاق و ئەوە باسی لەوە دەکرێت چەند جارێک ینی معمیلی هەبووە 10 ساڵە کار دەکات لە هەولێر خەڵکێک ناسوویەتی اینجا ئەوای کردووە ئینسان معڕەزە لە بۆ غەڵەتی دیارە و شخصەش دەستی بەو غەڵەتە کردووە ئافرەتانیش باشترە ئاگیان لە خۆیان پۆلیس دەستگیری کردووە بەڵێ دەستگیر کراوە ئێستا پۆلیس بەڵێ زۆر دەستخۆشی لە پۆلیس دەکەین بەڕاستی ئیشەکی زۆر جوانیان کردو و یارمەتیاندان و سوپاسشان دەکەین پێشان ڕاگەیاندین بە هەموو شێوەیەک زراعەتی یاسای لێر دەکرێت ئەمە نابی لە دەست سیاسە دەربازی بێتن لەبەرەوەی احتیمالی تاوانی دیکەشی هەیە ئەنجامدات. ئێمە هاتووینەتە بەڕێوەبەرایەتی بەشی پۆلیسی ناوشار کە ڕۆژهەڵاتە لێرە تاوەمبارەکە وەکو دەبینن ئەو تاوەمبارەی کە کەمێک بەر لە ئێستا ئێمە باسمان لەوە کرد لەو دوکانەی کە کەمێک بەر لە ئێستا خستمانە ڕوو چۆن کامێرەی داناوە لە چ شوێنێک بووە ئەو ئافرەتەی کە هاتۆتە لای بۆ جلکڕین بۆ خۆگۆڕین وەکو باسی لێوە کرد ینی هاتبوو جلوبەرگ بکڕێ لەمەوە بەڵام دواتر بە کامێرەکەی زانی بوو پاشان ئەوەی ینی پاش ئەوەی کە ئافرەتەکە بە کامێرەکە دەزانێ و کامێرەکە دەبا و دەچێتە لای پۆلیس سکاڵا دەکات پۆلیسی ناوشار بەشی ڕۆژهەڵات دەست بەجێ ئیجراعاتی قانونی لەگەڵدا دەکەن بە شێوەک لە شێوەکان ئەو تۆمەتبارە دەستگیر دەکەن بۆ ئەوی بزانین تاوانەکە بە چ شێوەیە بووە ئەم برادەرە ئەم کەسە کە ئەم تاوانەی کردووە بۆچی ئەم تاوانەی کردووە بۆ ئەم ئافرەتەی هەڵبژاردووە ئەرێ بەڕاست ئەوە تەنیا لەگەڵ ئەم ئافرەتە ئەم کاری کردووە یان خەڵکی دیکەش بوونەتە قوربانی ئەم کارە قێزوەنە لەگەڵ تاوانبارەکە هەوڵ دەدەین قسە بکەین پاشانیش لەگەڵ بەرپرسانی پۆلیس قسە دەکەین بزانین چۆن دەستگیریان کردووە ئەرێ بەڕاست ئەمە یەکەم حاڵەتە لە هەولێر ڕوو بدا لە کوردستان یان فێڵی والا زۆر بووە. تۆ پێم بڵێ خێزانداری؟ بەڵێ سەیدا. چەند منداڵت هەیە؟ ئەمە 4 منداڵە. 4 منداڵت هەیە. تەمەنت چەندە؟ گەورەکان 8 ساڵە. باشە 8 ساڵ. تۆ تەمەنت چەندە؟ ئەمن تەمەنێ مەولە 85. 85. بەڵێ. چەند ساڵە لە هەولێری؟ 10 ساڵ. 10 ساڵ لێرە کەسابەتی دەکەیت؟ بەڵێ سەیدا. دوکانت هەیە؟ دوکانێک هەیە. دوکانەکەی خۆت بوو؟ نا
سال پێشتر شاگرد بووم لای خەڵکی ئێستا ئەوەی کە ئێستا ئەوی خۆمە دوکانی خۆمە بەلێ دوکانی خۆتە بەلێ سەیدا دوکانی خۆت بووە خۆمە بەلێ شاگردت هەبوو هەیە بەلێ باشە تۆ کەسابەتیەکەت لەگەڵ ئافرەتان بووە بەلێ باشە پێم بڵێ چۆن بیردەوە کردەوە بۆچی بیرت لەوە کردەوە کامێرەیەک دابنەی فەرموو سەیدا وێنەی ئافرەتان بەڕووتی بگرین ئاها سەیدا ئەوە هاتە ژوورێ وەچی هاتە ژوورێ بە هەر مودێلی کورت بوو بڕاستی پێ بڵێن هەر عەرەب بوو شتێرەکە عەرەب بوو هەر ئاخر مودێلی کورت بوو هەوە دکەنیە ڕەنگەکە خوا کرد بۆ سم 5 دقیقە و دێم چ دەرگو بەس ئەو جلالومە تەسکە و کورتکە لەوانەمە چاپکە ئەمن چاکرد لێ دوێ هات ئەمن ڤیدۆکە دانی ژوورێ یعنی یەکەم جاری بوو بێ ئەو ئافرەتە ئەو پێشتر بەری معمیلت بوو معاملە بەری 4 ساڵ هات بەری عەفەن بەری تقریبا ساڵێک بوو هات ساڵێک بوو بەلێ یعنی تۆ دەتناسی ئام دەناسی ئەوە باشم دەناسی باشە دواتر هاتەوە هات تۆ حەزت شوێ لەگەڵی تەسویری بکەی ویستت پەیوەندی لەگەڵ دروست بکەی مەبەستت چ بوو لەوێ هەر مودێلەکە ئاخر مودێل لەبەرگرت بوو ئەمن حەز لەوێ هەبوو بڕاستی پێ بڵێم حەزت لە ئافرەتەکەی بوو بەلێ هەر لەبەر ئەوە ویستت جەستەی بگری هەر ئەوە هیچ باشە بەس دواتر حەزت لێ بوو جەستەی ببینی تۆ ئەو ڤیدیۆیە بەکار ناهێنی جارە چیت کە پێی بڵێ ئەوە ڕسمی ڕوود لە لای تۆ ڕسمی ڕووتی تۆ لای منە دەبێت لەگەڵم سێکس بکەی لو ئەعلان هیچ ناکەم بەس لۆی هەر حەزت کرد لۆ بە شخصێکەیە بەس حەزت کرد لە ڤیدیۆ بیبینی بەلێ چۆن کەشف بوو کە تۆ تەسویرت کردووە یەکسەر ئەوە ئەو کەچەکە دیت هات ئەتم تەسویر دکەی ئەوە بمگوت وای بەتۆ بەلێ یەکسەر هاتە دەرێ مگو وەرە مامسەر ببووەرە ئەم پێ عەلی مگوانە ئاسفە لەشێکی ئەم تاملیە یەکسەر چوو دەرێ بدی عشرتە دوایە هەر چوو مەغفەری چۆ مەغفەر بەلێ ئەویسکان ئەمە تەلەفۆن ڕقەمی خۆگەم گو لۆ مۆبایلەکە برد جەمعاتی پۆلیس بەلێ ئەمە تەلەفۆنی کرد گۆ وەرە قسمی ئەمە یەکسەر چوومەوێ ئەمە ناترسم یەکسەر چوومە قسمەکە چوم مەوزاگە یەک دووسێ هەر ئەوە بس پێم بڵێ تۆ هیچ کەسی تر تەسویر کردووە هیچ سەیدا هیچ نەفەر هیچ نەفەرێک نەکرد پاشەوەی قسەمان لەگەڵ تاوانبارەکە کرد کە لە سنووری بەشی پۆلیسی ناوشار لە ڕۆژهەڵات دەگیر کرا من حەز دەکەم ینی هەندێک شت بخەمە ڕوو بەڕاستی لەم دۆخە قەیراناویە کۆڕۆنایە قەیرانی داراییە کێشەی داراییەکی زۆر هەیە بەڵام من حەزم کرد لێرەدا ڕۆلی ئەم پۆلیسانە ئەم ئەفسەر و پۆلیسانە بخەمە ڕووکە شەو و ڕۆژ لە پێناو ئارامی و ئاسایش و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان دەوام دەکەن ینی کار دەکەن لێرەدا ئامارێک لە بەردەستی منە کە بەشی پۆلیسی ناوشار ڕۆژهەڵات لە ماوە 6 مانگی ڕابردوو 6 مانگ چەند تاوانباریان دەگیر کردووە 283 تاوانبار کە بەشێکیان تاوانی جناییان کردووە ینی قەتلیان کردووە خەڵکیان کوشتووە خەڵکێک هەبووە ینی بە کۆمەڵێک دۆسەی جۆر بە جۆر دەگیر کراون بە مادەی 406 توزانم ئیتر دنیایەک تاوان هەبوو ئەوانە دەگیریان کردووە بەڵام من بەدەر لەوەی کە لەو سنوورەدا 283 تاوانبار دەگیر کراوە لە دەرەوە سنووری خۆشیان 35 تاوانباری دیکەیان دەگیر کردووە فۆکسی من قسەی من لەسەر ئەو تاوانبارەیە کە ئەمڕۆ پۆلیس دەگیری کردووە ینی من یەکەم جارە جێبیستیەوە دەبم کەسێک لە دوکانەکەی کامیرەدا بنێ ئافرەتێکی قوربەسەر بێیان ئافرەتانی قوربەسەر دەچن نازانن بەدڵ سافی دەچن خۆیان دەگۆڕن لە شوێنی خۆگۆڕین کامیرەدا دەنێن پۆلیس چۆن دەستگیری کردووە ڕاید هۆگر وتەبێژی پۆلیسی هەولێر ئەمە یەکەم جارم حاڵەتە بڵێ ئەو حاڵەتە یەکەم جارە لە بەڕێوەبەری پۆلیس پارێزگای هەولێر لەو سنوورەدا ئەو حاڵەتە ئەنجام بدرێ بەڵام پێویستە جێی هەڵوێستا کە حاڵەتی وا لە دووبارە نابتەوە هەر ئەو حاڵەتە بڕوە و دووبارە نەبێتەوە بۆیە تواندرا خۆشبەختانە لە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر دەستگیر باشە مەبەستی چ بوو لەمە مەسەلەکە غەریزەیەکی جنسی بوو یان مەسەلە بەدەستێنانی پارە بوو من لەگەڵ تاوانبارەکە قسەم کرد ئەو دەڵێ من حەزم چوە ئافرەتەکە سەرنجی ڕاکێشا یەکەم جارە حاڵەتێکی لەم شێوەیە دروست بکەم بەڵێ دیارە زیاتر هەدەفەکەی غەریزەی جنسی بووە نەک پارە یان ئەوەتەیە مەبەستەکەی تایبەت بووە بۆ ئەو ئافرەتە و کە
کامیرەکەی داناوە کامیرەکەش مۆبایلی خۆی داناوە باشە بەکاری هێناوە بۆ ئەوی تهدیدی بکە پێشتر نانا هەر ئەو حاڵەتێک کە بینیوە یەکەم جار بۆ کامیرەکەی دانێتن چکە ئێمە لە مۆبایلەکەشمان لێ کۆڵیەوە دیار دواتر ئافرەتەکە مۆبایلەکە هینا بنکەی پۆلیسی ئیسکان و بنکەی پۆلیسی ئیسکان بە خۆشبەختانەوە توانیان دەستگیری بکەن و دەستگیر کرا ینی باڵاتە بۆ خۆی شارد ئەو باسیەوە کرد کە خۆی بچۆتە خۆتان دەزانن لە کاری لێکۆڵینەوە زۆر ڕێگا هەیە بۆ دەستگیرکردنی تۆمەتبار زۆر جاری وایە تۆمەتبار شک بەخۆی ناکە کە تاوانێکی کردووە بەڵام پۆلیسی هەست دەکەکەوە لادەری یاسایە دەزانی کەەوە تاوانی ئەنجام داوە بۆیە دوای ئەوەی ئافرەتەکە مۆبایلەکە هینا بۆ بنکەی پۆلیسی ئیسکان لە سنووری پۆلیسی ڕۆژهەڵات دواتر ئەو کەسە دیارە پەیوەندی کردیە بۆ مۆبایلەکەیەوە ئەو مۆبایلی ئەوە گوتی کاکەوەرە لە بنکەی پۆلیسیسکانە بیبەرەوە دوایە کە تۆمەتبارەکە هات قۆڵبەست کرا و دەستگیر کرا و ڕەوانەی دادگاکرا سزای کەسێکی لەم شێوەیە تاوانێکی لەم شێوەیە چی دەبێت یان ئێمە بەرچاوڕۆنی بدەین بە بینەران ئێمە مەبەستمان لەوە نییە کە خەڵکێک بترسێنین بڵێن ئەمە دیاردەیە کە لە کوردستان هەیە لە زۆربەی دوکانەکان هەیە ئەمە حاڵەتێک بووە یەکەم حاڵەت وەکو ڕاید هۆگر باسی لەوە دەکا ئەمە لە هەولێر یەکەم جارە کەیسێکی وا ببێ و تاوانبارەکەش دەست ماوەی چەند گیرە زۆر کەمتر لە کاتژمێرێ ئەو کاتێکەوە ئافرەتەکە مۆبایلەکەی هینابووە بنکەی پۆلیس دواتر پەیوەندی بە مۆبایلەکەی کردبوو و ئێمە گوتمە وەرە کاکە لە بنکەی پۆلیسیە وەرە بیبەرەوە سزاکەی چی دەبێ ئەمە بە پێی مادەی 402 لە یاسای سزادانی عێراقی ئەو کەسە دەستگیر کراوە ئێستاوکە ئەو دواتر بە ڕێزادوەری لێکۆڵینەوە بڕیار دەدا سزاکەی تا چەند و چکە تەخویل کرایە بە غەرامە بە حەفز بەو مادە یاسایانێکەوە دەسەڵاتی هەیە بە ڕێزادوەری باشە دانانی کامێرە ئاساییە لە دوکانەکان ینی قانون یاسا ڕێگەی داوە کامێرە لە دوکاندا بندرێت خۆی دەخۆیدا کاک کامەران ئێمە زۆربەی جاران هاوڵەتیان هەان دەدەین کەەوە کامێرەی چاودێری دانێن لە ناو دوکانیش لە نێو دوکانەکانیان یان لە دەرەوەی دوکانەکانیان لە شەقامەکان یان لە ماڵەکان زیاتر بۆ ئەوەی کە سەر و ماڵیان ئەمین بێ بەڵام دانانی مۆبایل لە شوێنی جلگۆڕینی ئافرەتان لەو شوێنەدا بەڕاستی جێگەی گومان و جێگەی سەرسومانە دەچێتە قالبی تاوانەوە بۆیە داواکان لە هاوڵاتیان خۆیان دوور بگرن لەو تاوانە و هیوادارشین حاڵەتی وا لە دووبارە نەبێت. ئێمە لە یەکێک لە بازارەکانی هەولێرین کە یەکێک لە کۆنترین بازارەکانی هەولێرە حەزم کرد سەبارەت بەم حالەتە تەمانەمە حالەتە دیاردە نییە زۆر جار لەم ناو لەولا جێبیست دەبی ئافرەتان ترسیان لەوە هەیە کە لە شوێنی خۆگۆڕین کامێرەدا بنرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدام حالەتە دروست بووە من حەزم کرد بەشێک لە دوکاندارانی هەولێر کە لێرە کەسابەتی دەکەن چەندین ساڵە لێرە کەسابەتی دەکەن پێشوازی لە ئافرەتان دەکەن ڕزقیان لەگەڵ ئافرەتانە ینی حالەتێکی لەم شێوەیە دروست دەبێت لە شوێنی خۆگۆڕین کامێرەدا بنرێتەوە بۆ تۆ سەیریان سیر نییە باکیدی سەیرە دیاردەشی زۆر ناشیرنیشە ئەمن 10 ساڵە لەوە سواقی ئیش دەکەم تا ئێستا دیاردەی وا ڕوونێدایە بەڵام ئەگە دیاردەی وا شڕوو بدا حەقیوەیە بە تونترین شێوە سزا بدرێ حەز دەکەی سزا بدرێ بە ئاکیدی ببتە پند و عیبرەت بۆ هەموو دوکانداران بۆ هەموو خەڵکی هەولێر بەڕاستی شارەکە جێشانازیە تا ئێستا دیاردەیوە لە هەولێرە ڕووی نەدایە باشە لە زۆربەی دوکانەکان خۆ کامێرەدا دەندرێت لە ڕووی ئەمنیەوە نیە بەڵام دانانی کامێرەیان دانانی مۆبایل لە شوێنی خۆگۆڕین شتیوالەن ئەوە لە قالیدی هەولێر و کوردستان ناچن بەڵام ئەو یو کەسە دەکاتن تەنها لە بۆ ناشرینکردنی شارەکانە شتە بەکار بێگومان ئەو کەسەی ئەو تاوانەشی کردووە حەدا دەکەمەتە ئێستا کوردەکی هەولێرە کوردەکی سلێمانی کوردەکی دۆهۆک ئەو دیاری دانە ناکە بەڵام ئەوەی دەکاتن گەزێت شترە دێتە ناو شارەکە دەیە شارەکەنی ناشرم کات بێگومان ئەوەی ئەو تاوانەی کرد کە ئێمە خستمانە ڕووکەمێک بەر لە ئێستا چوینە دوکانەکەی کەسێکە لە دەرەوەی باشووری کوردستان ژیاوە ینی لە ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان هاتوو لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتووە لێرە 10 ساڵە کەسابەتی لە هەولێر دەکات پاش 10 ساڵ دەڵێ ترە من کاریگەری ئەوم لەسەر بوو ئەم گرتە ڤیددیۆی بگرم لەبەرەوەی ئافرەتەکەم پێ جوان بووە چی دەڵێ لە حالەتەشی لەم شێوەیە پێت سەیرە زۆر سەیرە
زۆربەی ئافرەتەکان هەیە جاروەیە زۆر دەترسێن یانی دێتە دوکانی پێشوەیە شاکەی تاقیکاتەوە دەرێت کامبیرە هەیە حاڵەتی وایە ئافرەت تاقیب دەکات دەپرسی دەرێ کامێرەی لێ یان دەرێ کامیرە هەیە لە ژێر بەخۆی کامێرەدانان لە دەرێ باشە هەبی بەس نەک لە غورفە خۆگۆڕینەکان ئافرەتان کە دێن پرسیاری ئەوە دەکەن کامێرە دەپرسن بە تاکید دەپرسن زۆربیان دەپرسن دەڵێن مەسەرەن کامێرە و شتوێ خۆ لێ نییە لە ژووری خۆگۆڕین نا بە تاکید لە لای مە شتە نییە لای ئێستا وەکو نەمە قسە دەکەم لێرە شتانە دەزانم بێگومان هەولێر پاک بووە کوردستان هەمووی پاک بووە ئەمە یەکەم حالەتە بەڵام ئەمەی کە قسەمە لەسەری دەکەین بەرچاوڕۆنی هۆشیاریە بۆ ئافرەتان کە ئاگاداری خۆیان بن لە شوێنە کە خۆ دەگۆڕن تۆ مشتریەکانت ئی خۆتە تایبەتیان خەڵکی بێگانش دێت خەڵکی بێگانش دێ مشتەکان تایبەتی خۆشمەیە بە زەوانی تایبەتی خۆ من شارە زابووینە دەزانن بەزەوەی خەلکی دیکە لا بەلادەی حتممە دەپرسی خۆ دەگۆڕن احتیادی بە تاکی ئێستا مشتێک وا خۆی دەگۆری ئاساییشەدا. بەشی زۆر لە ئافرەتان ترسیان لە شوێنی خۆگۆڕین هەیە وەکو بەشێک لە دوکاندارەکان باسییان لێوە دەکرد ئەوانەی کە کاری جلوبەرگ دەکەن ئەوەی کە جلوبەرگی ئافرەتان دەفرۆشن دەڵێت بەردەوام ئافرەت لە شوێنی خۆگۆڕین ترسێکی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە هەندێک شوێندا یعنی دیارە ینی شوێنەکە شوێنێکی معتەبەرە شوێنێکی ڕێکخراوە گونجاوە ئەو ئەمە یەکێک نمونە یەکێک لە دوکاندارەکانی شاری هەولێرە 1 2 3 4 شوێنی خۆگۆڕینی هەیە سیستەمێکی باش دەرگا هەموو ینی گومانی تێدا ناکرێت کە ئەمە خوا نەخواستە خاوەن دوکانەکەمە بەستی بێت کامیرە دابنێت دواتر بە شێوەک لە شێوەکان بۆ ئامرازی خراپ بەکاری دێن ئەمە خاوەنی دوکانەکەیە ئەو کاتێک کە ئافرەتێک دێ خۆی دەگۆڕێ پرسیاری ئەوە دەکای کامیرە یانیش تەواو دڵنیایەکە ئێرە سەلامەکە خۆی دنیاکە هەیە لەوەی بەتاکی بیتن بەس هەندێک ئافرەت هەیە دەپرسیتن کاتی خۆی زۆر زۆر دەبێت بەس ئێستا ئەو شتە نەبووە باش ئەو ترسە بۆ هەیە ئەو ترسە لەبەر چیە هەر قسە بووە هەر قسە بووە بەس لە مێژە ئەو شتە نەبووە ئەنی ئەو شتە نەفرێک کاسی بیتن لە دوی کاسباتی بیتن ئەو شتێک کو دەکاتن باشە لێرە ئافرەت زۆر خۆیان دەگۆڕن ینی خەڵکی خۆمان خەڵکی دەرەوە بیانی بە متمانەیەکی زۆرەوە خەڵکەی زۆر زۆر خۆی لێر دەگۆڕی کاێ ئافرەتێک دێت جلێکی دەخڕی شتێکی دەکرێت بە ئیسراحەتی خۆی لەبەر کاتن دوای ینی ئەو شتە چیە ینی کامیرەی دانی لەو فەرنتیەوە ئەوە نەخۆش ئەو شخصەکە ئەو شتەی دەکاتن دەبێ نەخۆش بێ ئەو کەسە تاکید نەخۆشە. ئەو ڕووداوای ڕوویدا حاڵەتێک بووە لە نێو هەولێر خۆشببختانە هێزەکانی پۆلیس دەست بەجێ تاوانبارەکەیان دەگیر کردووە و بەپێی مادەی تایبەت لە یاسای عراقی مامەڵەی لەگەڵ تاوانبار دەکرێت. ئەوەی کە من دەمەوێت باسی لەوە بکەم هەولێر کوردستان بە شێوەیەکی گشتی لە تەواوی ئەو شوێنانەی کە کاری جلفرۆشی دەکرێت لە ڕابردوودا بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک مامەڵە لەگەڵ ئافرەتان کراوە ڕێز لە ئافرەتان گیراوە کەسێک کە ئەم کارەی کردبێت بێگومان ئێستا بە سزای خۆی گەیشتە وەکو بەشی زۆر لە دوکاندارەکان باسییان لێوە کرد و پۆلیسیش باسی لێوە کرد ئەمە یەکەم حاڵەتە پێیان وایە ئەم کەسە بە شێوەیەک لە شێوەکان ینی هەڵەی کردووە و دڵنیایی دەدرێت بە تەواوی ئافرەتان کە ئەمە حاڵەت بۆ دیاردە نییە و هەر کاتێکش ئافرەتێک بچێتە هەر شوێنێک لە شوێنی خۆگۆڕین باشتر وایە چاوێک بە دەوروبەری شوێنەکە دابخشێنی نەوەک بە شێوەک لە شێوەکان کامێرە یان هەر ئامرازێک ببێتە هۆکاری ناوزڕاندنی یان کێشە بۆ ئەو دروست بکات باشترە سەیری شوێنەکە بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.